بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين نبينا وحبيبنا وقائدنا محمد وآله وصحبه وسلم أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی ئازیز و خۆشەویست، خوشکان و برانی ئیماندار، سەلام و ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. سوپاسی خوای پەروەردگارەکەین کە ئەم شەویش دەرفەتی داین با خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەتان. ئومیدەوارم مای سوود و کەڵک و سوود بێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و داواکارم لە ڕەب العالەمین کە لێمان قبوڵ بکات، بیکات بە چرا بۆ قەبر و قیامەت و پاشە ڕۆژمان، بیکا بە پاداشتی گەورە بۆ سەر ترازووی چاکە و چاکەکاریمان. خۆشەویستانم، پاشکەمێکی تر دەتوانن پەیوەندی بە بەرنامەکە بکەن. پشتیوان بەخوای گەورە ئەم شەو لە خزمەتانە باس لە پاداشت و گەورەی ئاوەدانکردنەوەی شەوی قەدرەکەم. خوای گەورە ئەو ئەجر و پاداشتە بە قسمەت هەموو لایەکمان بکات و هیچ خوشکوبرایەکی مسلمان لەو پاداشتە گەورە و لەو منەتە و لەو بەزەیە خوایە هیچ لایەکمان بێبەش نەکات. بەڕێزان، شەوی قەدر خەڵاتێکی گەورەی خوای پەروەردگارە کە خوای پەروەردگار وەکو فەزڵ و منەتێک بەخشیوێتی بە ئومەتی ئیسلام و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەوێکی ڕێزدار و گەورە کە هیچ شەوێکی تر ناتوانێ هاوشانی ئەو شەوە گەورەیە ببێتەوە، بە پاداشتێکی کەم و بە ئاوەدانکردنەوەی چەند کاتژمێرێکی ئەو شەوە پاداشتێکی یەکجار گەورە، توێشوویەکی یەکجار زۆر بۆ قیامەت و پاشە ڕۆژی خۆت مسوەگەرەکەیت. ئەم شەوە بەڕێزان پێ ئەوترێ شەوی قەدر، واتە شەوی ڕێز و شکۆ. یەکەم عولەما فەرموون لەبەرەوە ناوێنراوە شەوی قەدر لعەظیمی قەدریها و شەڕەفیها، لەبەر مەزنی و شەڕەف و گەورەی و ڕێز و پلێوپایی ئەو شەوە بۆیە پێوتێ لەیلەة القەدر. و هەندێک عولەما فەرموون لەبەرەوەیە کە عیبادەت و بەندایەتی و زیکر و دوعا و قورئان خوێندن لەو شەوەدا گەلێ شەڕەف و مەکانەت و پلەوپایی زیاترە وەک لە شەوەکانی تر و کاتەکانی تر. یان هەندێک عولەما فەرموون بۆیە پێوتێ شەوی قەدر چونکە خوای پەروەردگار لەو شەوەدا کتاب و نامەیەکی زۆر خاوەن قەدر و پلەوپایی و ڕێزی دابەزان بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یان ئەفەرموون بۆ ئەوەیە کە تیایدا خوای پەروەردگار تەقدیری ڕزقی خەلایقەکە جارێکی تر و دای ئەڕێژێتەوە بۆ مەخلوقاتەکان. بەهەرحاڵ بەڕێزان، ئەبێ ئێمەوە بزانین کە لەیلەة القەدر ئاوەدانکردنەوەی شەوانی قەدر یا بەخشینی ئەو دیاریە و ئەو ئۆڤەرە لە کۆتایی ئەم مانگەیە یەکێکە لە فەزڵ و منەتەکانی تری خوای پەروەردگار. ئێمە بەڕێزان لە سەرەتای ڕەمەزان و باسمان لەوە کردووە کە ڕەمەزان پڕی لە دەرفەتە، پڕی لە هەلە بۆ ئەوەی کە ئینسان ڕەزامەنی و لێخۆشبوونی خوای عەزە وەجەل بەدەست بێنێ. لە کۆتایی ڕەمەزانیشەوە خوا ئەم دیارێ گەورەی بۆ ئێمە داناوە کە ئاوەدانکردنەوەی ئەو شەوەیە و ئەو شەوە ڕێز و قەدرێکی یەکجار زۆر گەورەی هەیە. من لە خزمەتانە هەندێکی بە کورتی باس دەکەم. لەو شەوەدا بەڕێزان قورئانی پیرۆز هاتۆتە خوارەوە بۆ بەیت العیزە، بۆ ئاسمانی بەیت العیزە بە یەکجار لە لەوح المەحفوظەوە ئەو قورئانە دابەزێنراوەتە خوارەوە. و دووهەم ئاوەدانکردنەوەی ئەو شەوە ئەجر و پاداشتی زیاترە لە عیبادەتی 1000 دانە مانگ. یعنی 1000 مانگ ئەگەر کەسێ نوێژ بکاو، سەدەقە بکاو، ڕۆژوو بگرێ و دوعا بکاو، زیکر بکاو، هێشتا ئاوەدانکردنەوەی ئەو شەوە ئەجر و پاداشتی زیاترە. الله ئەکبەر. لەم منەتە بەڕێزان، لەم فەزڵە خوا لەگەڵ ئەم ئومەتەیە کردوێتی. خۆ دەیان کەس هەیە هەتا بەیانی شەوان ناخەون، بەڵام ئەگە تۆ بەرنامە ڕێژیەک بکەی بەنیەتی ئاوەدانکردنەوەی ئەو شەوە دابنیشیت، لە خوای پەروەردگار بپاڕیتەوە، دوعا بکەی، قورئان بخوێنی، عیبادەتی 83 ساڵ زیاترت بۆ ئەنووسێ، عیبادەتی 1000 مانگ چاکەت بۆ ئەنووسێ. وەکو خوای پەروەردگارە فەرمێ إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. تو چوزانی ليلة القدر چی گەورەیەکە، تو چوزانی چی پاداشتێکی هەیە. ليلة القدر خير من 1000 شهر. ليلة القدر
چاکتر و باشتر و گەورەتر و مەزنترە لای خوا لە عیبادەتی هەزار مانگ کە کەسێک لە کاتی ئاساییە ئیکات. هەروە لەو شەوەیە بەڕێزان فریشتەکان دابەزنە ئاسمان دێنە سەر زەوی، دێنە کۆڵان و کوچەکان، دێنە ماڵ و مزگەوت و شوێنەکان، حەلەقاتی زیکر بەسەرەکەن. وەکو خوای تەعالا فەرمێ وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. ملائكة كانوا فريشتكاني خواي پروردگار پۆل دا ئەبەزنە سەر سەوی لە پێش هەموویانەوە جبريل ئەمین ئەوەی کە وحی هێناوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساڵی یەک جار دێتە خوارەوە ئەویش لە شەوی قەدرا هەموو ئەو مزگەوت و ئەو ماڵ و ئەو جێگە و شوێنانە بەسەرەکاتەوە کە مسلمانان تایە تیلاوەتی قورئانەکەن، تایە دوعاکەن، ئەپاڕێنەوە لە خوای پەروەردگار. ئیشیان چییە؟ دوعا ئەکەن و ئامینەکەن بۆ دوعای خەڵک. کاتێک کە خەڵکە بینن ئەپاڕێتەوە لە مزگەوتەکان لە ماڵەکان ئەمان ئامینەکەن و هەروەها سڵاو بڵاوەکەن و پەخشەکەن لەسەر زەوی و ماڵ و کۆڵان و مزگەوت و شوێنەکانە. سەلام هي حتى مطلع الفجر، هەتاکو ڕۆژە بێتەوە هەتاکو فەجر دێت ئەوان بەردەوام دوعاەکەن و ئامینەکەن و سڵاو لە مسلمانانەکەن لە هەموو شوێنێکە. ئەمجا بەڕێزان بەڕاستی شەوێکە ئاوەدانکردنەوەی ئەبێتە مای لێخۆشبوونی هەموو گوناه و تاوانەکان. وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک شەوی قەدر ئاوەدان بکاتەوە بە ئیمانێک و بە یەقینێکی تەواوەوە بە ئومێدی پاداشتەوە خوای پەروەردگار لە هەموو گوناه و تاوانەکانی لەو پێشی خۆشە بێ. ئەمە ئۆفەری کۆتایی مانگی ڕەمەزانە بەڕێزان بەرەو دەستکەوتنی خەڵاتەکە ئەڕۆین. ئەگەر کەسێ هەموو ئەو دەرفەتانەی تری لە کیس چوو بێ ئێستا دەرفەتێکی گەورە لە پێشی ماوەکە خوای پەروەردگار بەهۆیەوە هەموو گوناه و تاوانەکانی ئینسان ئەشوەرێتەوە. بەڕاستی منەتێکی گەورەیە، بەڕاستی فەزڵێکی گەورەیە بەڕێزان. خۆ ئەگەر ئەو شەوە بە ساڵێ بنووسرا ئێمە هیچمان نەئەتوانی بڵین، ئەگەر بە مانگێ بنووسرا عیبادەتەکەی هەر هیچمان نەئەتوانی، ئەگەر بە شەوێکیش بنووسرا هەر هیچمان نەئەتوانی بڵین. بەڵام خوا لە منەت و فەزلی خۆی لە قورئانی پیرۆزە یەک سوورەتی تایبەت کردووە بە ناوی ئەو شەوەوە. یەک سوورەتی تایبەت باس لە گەورەیی و بەرەکەتی ئەم شەوە کاکە پێوتێ شەوی قەدر. بۆیە خوای پەروەردگار سوورەتێکی تایبەتی سەبارەت بە قەدردا بەزاندووە هەتا ڕۆژی قیامەت ئەبێ بخوێنرێتەوە إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر تا کۆتایی سوورەتەکە. ئەمجا بەڕێزان ئەم لەیلەة القەدرە دیارێکی خوای پەروەردگارە و تایبەتە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هیچ ئومەتێک لە ئومەتەکان ئەم ئۆڤەریان نەبووە، ئەم خەڵاتەیان نەبووە، ئەم دیارەی خوای پەروەردگار شمولی ئەوانی نەکردووە، بەڵکو ئەمە تایبەتە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمە بۆ خوا تایبەتی کردو بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکەم بەڕێزان فەزڵ و منەتێکی خوای پەروەردگار. ئێمە خاوەن سەید وەلەدی ئادەمین، ئێمە خاوەن گەورەترین پێغەمبەرین، ئێمە خاوەن ڕەحمەتەن للعالەمینین. ئەبێ خوای پەروەردگار منەت و فەزڵێکی زیاترمان پێ ببەخشێ بەسەر میلەت و نەتەوەکانی ترا. كنتم خەیڕ ئومەتین ئوخریجەت للناس. ئومەتی پێغەمبەری خوا باشترین ئومەتە کاڵکەوت بێ لەنێو میلەتەکان و نەتەوەکانی ترا. بۆیە خوا فەزڵ و منەتی کردوین بەسەرا کاتێککە ئەم شەوەی پێشکەش کردوین. هەروەها بەڕێزان لەبەر ئەوەی کە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم تەمەنیان کورتە، زۆربەی ئومەتی پێغەمبەری خوا وەکو لە حەدیث هاتووە لە 60 بۆ 70 ساڵە، کەمیان هەیە لەوە تەجاوزکەن بەنسبەت ئەوانەی کە ئەمرن، ئەوانەی کە لە 60 تێپەڕەکەن کەمن بگەنە 70 و 80 و تا کۆتایی. زۆربەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە 60 بۆ 70 تەمەنێتی. ئەم 6 ساڵە 25 ساڵی ڕەنگە هەر بە خەو بڕە، 5-6 ساڵی هەر بە خواردن ڕوە، 5-6 ساڵی بە خۆشۆردن و بە ئیشی تر ڕوە. یعنی ساڵێکی کەمەمێنێ، تەمەنێکی کەمەمێنێ بۆ ئەم ئومەتە. بۆی خوای پەروەردگار بۆی تەعویز کردوون. آخر میلەتی وا هەبووە چەندین ساڵ ژیاوە، سەدان ساڵ ژیاوە، 9,050 ساڵ تەمەنی کردووە. لەبەرەوەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەمەنی کەم بووە، خوای پەروەردگار ئەم دیارەی پێ بەخشیوە. با پەیوەندیەکانی ئەو بەڕێزانە وەرگرین و دواتر ئینشاءڵڵا هەندێک قسە لەسەر بابەتەکە ئەکەین. پەیوەندیەکەمان سروەخانە فەرموو خوشکی بەڕێزم.
السلام عليكم مامۆستا. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان من دووسێ پرسیارم هەیە. فەرموو خوشکی بەڕێزم. صح فەرمووی دووسێ ڕۆژە من هەر پەیوەندیەکەم وە تاکو ئیسا ئەو برابەر ڕێزە پەیوەندیەکەی بۆ من دەستی خۆش بێ و یەکێکەوە ماڵی ئاوازێ. یاخوا خوا لێ ڕازی بی. سەلامەتی مامۆستا گیان. بەڵێ. من ساڵێک و 4 مانگە زەواجم کردووە. بەڵێ. من بەنیە ڕازیبوونی خۆم و هەموو شتێکی خۆم ئاوتونم فرۆشتووە. بەڵێ. میادەکەم ڕازیم هەتاکو ئەو هەتاکو بردمەسە بازاڕەکەیش میادەکەم هەر وتێسی من ڕازیم نییە و قورئانی هاورە سەحادەگەم نەیفرۆشم بەس من بۆ ڕازیبوونی خۆم فرۆشتەوە ماڵم کێ کردووە. بەڵێ. ئێستا ماڵی باوکم من باوکم ئەمری خوای کرد باوکم بەس دایکم ماوە دایکم هەموو ڕۆژە سەرەکە سەزین لەژێ ئاوزڕەکان بکەرەوە. بەڵێ. من ئێستا ئەزانم مامۆستا گیان پیاوەکەم نییەزی قەرزارە. ئەی خوا لێت ڕازی بی. ناتوانێت ئاوزڕەکانم بۆ بکاتەوە ئەمانە ئەمی لێژەوە کەی کاتی خۆم پارەم کەوتە دەست وعدێ پانزە مسقاڵم بۆ گری لە پانزەکە زیاتر و بۆ بکەمەوە. یاخوا خوا لێت ڕازی بی. یاخوا خوا لێت ڕازی بی. ئێستا بە ئێساتت ماڵی دایکم بۆ 3 مانگە ڕۆتێکی منە ئاژەوەیان کردەوە ماوەی 3 مانگە نانێشتە ڕۆڕویان بڕۆم و بۆ هەڵەبدەی تازە. پرسیاری دووەمت ئەوە تێگەیشتی ئینشەڵا لە خزمەتا قساکەم بۆ ڕوونەکەمەوە. دوای ئەیکە من نەخۆشم مامۆستا گیانە هەم شەکرەم هەیە و هەم مەعیدەیەکم هێشەکە. بەڵێ. بەس دکتۆریش ئیزنی دام ڕۆژوو نەگرم ئایا گوناحبارەم بێ نەیگرم. بەسەر چاو ئینشەڵا وەڵامتە دەمەوە. دەست خۆشە مامۆستا گیان خوای گەورە لێ ڕازی. خوای گەورە سەربەرزت کە. دایکی سارا لە چەمچەماڵەوە فەرموو دایکی سارا. السلام عليكم مامۆستا. عليك السلام ورحمة الله وبركاته. والله زحمة لنا من جيكم سيارة مامۆستا. فەرموو خوشکی من. والله باوكم عمل خواي كردووە. بەڵێ. پارەی زۆری لە دوای خۆی بەجێنا و نەچیە و نەخۆ بەش هەمینە. پارەی بەجێ هێشتووە؟ بەڵێ. ئێستا ئەم سەرە 27 بۆ بکەم لە ڕەمەزانەکەم زانم بۆیە بێ ئەگەر بۆی بچۆکەکەی بۆی بکەم ئینشەڵڵا. 27؟ بەڵێ. يعني شي 27 دادەگیان. يعني دوو حیوانی بکەمەوە 27 دەڕۆ. ئەها یعنی سەدەقەی خێرێکی بۆ بکەیت. بەڵێ بەڵێ بکەمەوە ئەمە 27 نازانم. بەسەر چاو ئینشاءڵڵا خوشکی بەڕێز وەڵامتە دەمەوە. ئەنجا دوو پرسیارەتریشم هەبوو. بەڵێ گیان. ئەو پارەی کە بووی ماوە باوەژنەکەیتم ماوە هەردێکێکی ئەوە ماڵەکەی. چۆن خوشکی من؟ باوەژنەکەم. ماوە پیرەژنێکم. بەڵێ. ئەلێن هەردێکی ئەو ماڵەیە و پیرەژنێ. هەشتێکی مناڵی هەیە؟ ناوەڵاویش مناڵی نییە بەس هەر منینەم باوکم. بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. باشە بە خۆدان دەست و خۆش بێ مامۆستا گیان. خوارت ڕازی بێ خوا. باوکی ئەزمون لە چەمچەماڵ فەرموو باوکی ئەزمون. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا گیان سەلامەت بێ. خوای گەورەت ڕازی بێ ڕەبی. وەڵا دوو پرسیارم هەیە مامۆستا لە خزمەتی جەنابتان. لە خزمەتم فەرموو برای گیان. مامۆستا من خۆم سیارەیەکی تەکسیم هەیە خەریکی تەکسیکردنم پێ بڵێن بۆ کەسابەتی ڕۆژانە. بەڵێ. ئەوا 2 ساڵە پێمە ئایا زەکات لەو دەرەچێ یان ئەنجا کوڕەکەمیش وا نەگەشتێتە ساڵێ سیارەیەکی کڕیوە بەڵام ژنی نێنەوە هەر لە ماڵە لەگەڵ خۆمان ئاژێ. ئەو سیارەیە بۆ چی کڕیوەتی بۆ کڕین و فرۆشتن یا ئیشی پێوەکە؟ نەوەڵا هەر بۆ ماڵەوە بۆ بەردەستی خۆمان و قلەقلەی خصوصیە. بەڵێ بەڵێ. خصوصیە بۆ بەردەستی خۆمان بەڵام جاروباریش ئیشی پێوەکە بڵێن نەفەری پێ بابم لەو بۆ لایە. هەرە پرسیارەت هەیە برای گیان؟ لەگەڵ ئەوەیشە پرسیارەتیمانە بۆ لە مامۆستاگەر ڕوخسەتە بێ. بەڵێ لە خزمەتم. نەفەرێکە ناسم لە بڵێن لە مێردەکەی جیابوونەتەوە. بەڵێ. مناڵێکی لەگەڵایە ئایا سەفترەی پێ ئەشەیان نا؟ ئەخر فەقیرە دەستکورتە یا هەرەوەنە جیا بۆتەوە تەواو؟ وەڵا جیا بۆتەوە لە مێردەکەی و لە ماڵ دایکێتی بڵێن ئەجێت. بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە. هیچ سەرچاوێکی ژیانی نییە بڵێن یعنی معاشە شتێ هیچی نییە. بەسەر چاو ئینشەڵڵا وەڵامتە دەمەوە برا عەزیزەکەم باوکی ئەزمون. ئینشاءڵڵا مامۆستا. ئەژین؟ دادا ئەژین فەرموو.
عليك السلام خوشکی بەڕێزم. والله كاك مامۆستا پرسیارێکم هەبوو. بەڵێ خوشکی من. ئەگەر ئێستا شەوی لەیلەتول قەدرە إيه. نوێژی خەوتن و تەراویح سەعات 12 بکەین گوناح نییە؟ هەرە پرسیارەت هەیە؟ وەڵا پرسیارێکی تریشم هەیە مامۆستا. فەرمو خوشکی من. پورێکم هەیە. بەڵێ. پورێکم هەیە مێردەکەی بە ڕۆژوو نابێ ئەڵێ نوێژەکەی بەس بە ڕۆژوو نابێت زەکات و شت وەرەگرن خانی خۆشیانیان هەیە تۆ دەمەعاشیان هەیە ئەگە خەڵک زەکات و شتیان باتێ پێیانەشێ ئەو مەعاش و بژێویان بەشیانەکایانە؟ بەشیانەکە مامۆستا. باشە ئینشەڵا وەڵامتە دەمەوە. دەباشە مامۆستاجان خواحافیز خوا ئاگای لێت بێدار دەکەم. خوشکە نازانین فەرمو خوشکی من. السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خواهی گەورە پەیادارکەم دەستخۆشی پێ دەکەم. خواهی گەورە لێت ڕازی بێدار دەنازانین. خوشکی بەڕێزم. بەڵێ مامۆستا من پرسیارێکم هەبوو من خەوێکی زۆر خۆشم بینی پێغەمبەری خۆم لە خەو بینیوە لە خۆش صلى الله عليه وسلم لخوشا نازانم بکەم بڕیارم دا بۆ حیوانێکی بکەمە خێر ئایا جایزە خێری بۆ بکەم برێەوە لەبەر پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. ئینشەڵا وەڵامتە دەمەوە خوشکی من. زۆر سپاس کاتێکی خۆش. خوا ئاگادار بێنێ. یەک لە حەزیێ با پرسیارێ خوشکەم بینە چێ بینوسم. کێترمان لێگەڵا بوو؟ كاك عثمان فرمو كاك عثمان كان. مامۆستا سلام عليك. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا چۆری باشی؟ يا أخوة سربز كاك عثمان كان. والله سر تمام إنك تذكر من بابو نرجع زحمني بسؤالك أبو كم فقيرة. بله. كده كارك إنسان شما قال ما الله يشيني ساجل ما تعمل شيء أبوه. ذكر سري بس كمويانا. مالو خزانية. بله مالو خزانية هي. بخوش اسمنيه بله ملا اسم هذه. بله بس أتشاو كاك عثمان كان. كنا قلنا بأولادي من ما بطلوا سؤال لكم ودوا ما شيء لأن خوشي هي دفعتك ما ذكر معنا يعني بس مجانا بارسلبي ليس هذا بتاعنا إن شاء الله والله أنت دم برازيزكم. إيه سأستوى كم مستعزول رمون يا أخوة سربرزيت. السلام. باوكي إلى فرمو براي عزيزم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ما مستجان. يا أخوة سربرزي باوكي إلى. تمام. أنا ما مستجانا من أول بتك سينا أشياء كربي مع الطبيبي مع سبلين. خوي قبل لي مخوش بيت. هلو برسالة يا. والله ما مستبشتار يديش لك زحمان نبي أورجش قسمنا قالت كير بس بلامتينك اجتماع مصاتو غير ولا جاب من الدعوة. لا خدمتهم. ما وصل شولي كارتي موبايلي. شلون؟ شولي كارتي موبايلي هي إسا كارتي زا بقصد ذات. جائزة الناس. إسا موبايل ببر بالك في حالي بن بوي أمجاريش. درسته باوكي إلاف. أو شولي درسته. باوكي إلاف. أجر قلت لي أنبياء ما بس تبي أويا موبايل فروشتن بقرز. بقرز بدا يعني استا هاي خلق شولي دمان سيدك او دمان سي جائزة يعني چونك سبيقا او كابرايا هربت همان دمان سي من شولي شي غلط بكا آيا اما جائزة يعني جائزني حظم بك رمك نوك رمان باجمان بس اتشاو ان شاء الله ممنون دست خوش جزاك الله خير خوالت رازي بي يا ربي كاك هفال فرمو برا شرينكم السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور شارمان هيا. يا كم بخدمتهم؟ ماما صايقان والله ممكن بدي الأسر شاشلان لبت أوام نزل كدوة يشتري دوشلان في كمان هذا دايم بالرجوع بمعايا للشاشلان شونينا أو دوشلان في شلان من أجل شاشلان جرب بالرجوع أكلت بلا ويا
بەسەر چاو ئینشەڵا وەڵام تەدەمەوە. پرسیاری دووەمیشم خێزانم ماوەی 12 ساڵە تووشی ئینزلاق بووە هەر کاتێک خۆی کەچوون بەلای دکتۆرتی نابێت بۆ سجود ببووی تا تقریباً 6-7 ساڵە هەر ڕکاتێکم بە پێ وەکایتر ئەوەکانتر بە دانیشتنەوەیەکا بەڵام هەر بە دانیشتنەوە سەریش ناخاتە حەزانی سجود ناباوتی ئایا گونەحبار ئەوێت یان هەر وەکو خۆی هەر دەوام بکات ناتوانێ یا چی؟ ناتوانێت وەڵام مامۆستا ئینزلاقی شوار عیب نەبێت بەسەر چاو ئینشەڵا وەڵام تەدەمەوە. باش مامۆستا گیاخوا جەزاکێ بێ. خوای گەورە پایدارت کە یا ڕەبی. پەیوەندی دوایەوەمان داینکەی تر بێت. کاک نەبەز لە قەڵات زێ فەرموو کاکە نەبەزگیان. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵی کاکە نەبەزگیان. وڵا پرسیارێکم بۆ بێنەوە. فەرموو شیرین برا. مامۆستا من خانم کردووە 7 ملیۆن لەسەر قەرزات و حەزێکیشم هەیە لەوانەیە بای 2 ملیۆنی بیایە و حەزە زەکاتی لێ دەکەوی یان نا؟ ئەو ئەرزە بۆ چیتە؟ وەڵی کاتی خوڕی بەنیازم خانەکە لێ بکەم بڵێ حەزی خانوویە 200 مترە بەڵام دوای هەمە سوڕا لە شوێنێکم کردووە. ئێستا بۆ فرۆشتن داتناوە؟ والله دام نابو فرۆشتن بەڵام ئێستا بڵێ ئەوە مشتری شتیوای نییە بڵێ نافرۆشتەوە. بەسەر چاو ئینشەڵا وەڵام تەدەمەوە. ئێستازەکەم ئەوسەیە. وادەت ڕازی بێ یا ڕەبی. کاکە دارا فەرموو کاک داراگیان. مامۆستاگیان شەو باش و شەو باشی بینەران باشتر بێت. یاخوا هەر لە باشیا بن هەموو کاتێک. مامۆستاگیان من بێزگە لە پرسیارەکە کە ڕوونکردنەوەیم هەم پرسیاریشی تیا بۆ خۆمان وەکو موسڵمانان ئەوەی کە توانای زەکاتیە. مامۆستاگیان ئەم قورئانی پیرۆزە هاتووەتە خوارەوە کە خەڵک لە دنیای ئاسوودە بێ لە قیامەتیشان نەسوودێ بە ئاگر. ئەوانەی کە زەکات هەیەن با ئێمە ڕێچکەیەکەی بیشکێنین بۆ نمونە. کابراایك لەسەر کلیان گیراوە یا کریستاڵ ئەو مادە هۆشبەرەکان چەنە خۆشە لە ڕێ زەکاتەوە بچیت تەنێ خواردووی کەی نەسیحەتی کەی لە سزن بڵێ ئەمە ڕێبازەکەی خوای گەورەی ئەمە 500,000 بۆ خۆت و ژنەکەت و دوو مناڵەکەت کە یاتێ سێرەکەی ئەم ئینسانە لەوانەیە بە خۆیان بچێتەوە چەند ساڵێک هەواڵەکە دێتە دەرەوە خوای گەورە ڕزقی بە لەوانەیە ئەم زەلامە نانی هەزاران موسڵماندا لە ساڵێکە یا لە مانگێکە بەڵام ڕوونکردنەوەیەکمێ ئەگەر سارەکەی بێتێ نێرێ بەشنەکەی لە ماڵەوە بۆی حەزمی نەشکێ لە سزن بیان بەخۆی ئەجا تەلەفۆنیان بۆکە ئەڵێ شنەکە ئەمە دینی ئیسلامەکە تۆ نوێش دەکرد من ئەمونە ئەمە ئەخۆم ئەمە ڕێبازێکە کە دیگین یا بڵێ نانێکیان بۆ بکڕێ بۆ ئەم جۆشنەچە نەخۆشە بڵێ زەکاتی مسڵمانانە ئەوانی شەڵوێستەیەک وەرەگرن و دەی ماتان ئاوابی خوا حافیز. خوای گەورە سەربەرزت کاکە دارەگیان دەست و چاوت خۆش بێ. کاکاروان فەرموو برای شیرینی. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خی گەورە مەحفوظتان کە ئینشاءالله پایدار بن قوربان. ئامین یا ڕەبی لەگەڵ جەنابتانە. مامۆستای بەڕێز لە ڕاستیدا پێشنیارێکە تەبعەن ئینشاءالله ناچێتە بواری خوا نەخواستە یعنی لە کەداکردنی هیچ کەسێکەوە ئینشاءالله بەڵام لە کێڕناڕێکی ڕاگەیاندنەوە بەڕاستی لە ئەوەڵی ڕەمەزان هەتا ئێستا یعنی سلیمێکدا ئەبەزێ لە ڕاستیدا سوێنی مامۆستا ناحەقی زۆرتی ئافرێت یعنی سەیرەکەی ئافرەتێک لە مەشهدێکە خوشکێتی لە مەشهدێکە کچێتی لە مەشهدێکە سەیرەکەی بە نەوعێکی تر یعنی جێگەی داخە بەڕاستی کە لەم ڕۆژەیە شتێکی وا ڕوەدا مامۆستای بەڕێز جا ئینشاءالله ڕوونکردنەوەمان بێتی ئایا سەیرکردنی دروستە یاخود ئینسان گونەحبارە بێ و سەرانسەری ئەم ڕەمەزانە بەداخەوە ئەم شتانە بینرێ مامۆستای بەڕێز. خوای گەورە سەربەرزت کاکە کاروان بەسەر چاو وەڵامتە دەمەوە. خوای گەورە مەحفوظتان کە مامۆستا گیان. سەلام عەلەیکم. عەلەیکم السلام ورحمة الله. با کۆتا پەیوەندیمان ئەگەر پەیوەندی تر لەسەر خەت نەبێ کێمان لەگەڵا فەرموو بەڕێزم. محەممەد بەسلێمانی مامۆستا. کاکە محەممەد گیان فەرموو برای شیرینم. سلام علیکم مامۆستا. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. دەستی خۆش بێ بۆ بەرنامەکەتان بەرنامەیەکی زۆر جوانە مامۆستا. یاخوا خوا لێمان قبوڵ کە. ئامین لەزەرم ئینشاءالله. مامۆستا جوانە من دوو پرسیارمە بوو. عەجەب نەبێت. بەڵێ.
مامۆستا من ئیشی کڕینە فرۆشتنی سیارەکەم مەبلەغی پارەم بەدەستەوەیە کەسابەتی پێوەکەم بەڵێ بەڵام تقریبا نزیکی با بڵێن کۆمەڵی پارەش قەرزارە بەڵێ پێگەی جاوتم بۆ زەکات دەرکردم مۆزوعی زەکات ئەو پارەی کە بۆ نمونە ئیشی پێوە ئەەکەم ئەمێ زەکاتی لە دەرکەم ئایا قەرزەکەشی لێ دەرکەم یاخود قەرزەکە حساب نەکەم هەمووی بەم ئەمە پرسیاری یەکەمت ئەوە پرسیاریەکەم پرسیاری دومیش مامۆستا من خێزانم با بڵێ حەمدی هێو ناتوانێ بە ڕۆژ بێت وتم فیدیەکەی چیە و چۆن بیەم بە پارە بیەم یاخود خێزانت نەخۆشە؟ نە مامۆستا جان بۆی حەملەوە؟ بەڵێ بەهۆی حەملەوە بەڵێ 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 ئەو پرسیارەکەم مامۆستا بەسەر چاو ئینشەڵا وەڵامتە دەمەوە کاکە محەممەد ژیان ڕاستەکە مامۆستا جان خی گەورە ئەجر و پاداشان باتەوە بەڕێزان دەستان خۆش بێ ئەو بەڕێزانی کە پەیوەندیان کرد و ئەوانش کە دەرفەتیان بۆ نەڕەخسا داوای لێبوردنیان لەکەین لەبەرەوەی کاتەکە کەمەوە ماشەڵا پەیوەندیەکان زۆرە هەر ئەوەن داتوانین لە خزمەتتانە بین ئومێدەوارین ئینشاءڵڵا وەڵامی کۆمەڵە پرسیاری ئەوەی بەڕێز و خۆشەویستی تیا بێت لە خزمەتتانە وەڵامی پەیوەندیەکان ئەدەمەوە لە خوشکە سرۆ دەست پێکەین کە باسیەوەی کرد کە ساڵێک و چوار مانگە شووی کردووە بە حوسن و ڕزای خۆی لەبەر پێداویستی پیاوەکەی ئاڵتونەکانی بۆی فرۆشتووە ئێستا دایکی وازی لێ نایەنێ ئەڵێ ئەبێ ئاڵتونەکانت بکڕیتەوە خۆزگە دایکی گوێ لێم بواە پێم بوو تایە بۆ ژیان لە کچەکەت تێکەدەی بۆ تەداخل لە ئیش و کاری ماڵی کچت ئەەکەی کە شووی کرد چووەتە ماڵی خۆی بە حوسن و ڕزای خۆی بەبێ زۆر لێکردن لەبەر خاتر ژیانی خۆیان لەبەر خاتر بەختەوەری و خۆشگوزەرانی خۆیان ئاڵتونەکەی بۆ پیاوەکەی فرۆشتووە پیاوەکەی پێی ناخۆش بۆ فرۆشتوێتی و پیاوەکەی چەند جاروتێتی وعد بێ بۆت بکڕمەوە بۆ ژیانیان لێ تێکەدەی بۆ خۆیان بژین لە ماڵی خۆیانە بۆیە خۆشی بەڕێزم بەڕاستی کارێکی باشت کردووە خوای پەروەردگار پاداشت بداتەوە و ئینشاڵڵا ئەجر و پاداشی لەسەر وەرەگری و دایکشت کە ئاوات پێڵێ ئەڵێ بێ بیکڕیتەوە چیوانە نەشی کردەوە گونەحبار نابی تۆش کارێکی ناشەرعیت نەکردووە هاوکاری و دەستبارگیری پیاوەکەت کردووە مافی خۆتەوە حەقی خۆتە ماڵی خۆت ئەتوانیت تەسەڕوفی پێوە بکەیت بۆی ئەگەر دایکت هەچەنێوەتی بیکڕیتەوە ئەوێ بیکڕەوە ئەگەر نەشت کردەوە گونەحبار نابی چونکە ئیشێکی ناشەرعیت نەکردووە و ناشکرێت تۆ پیاوەکەت خەیتە ڕەزالەتەوە و وەکو چۆنەڵێ پێڵاوی لێ بکەیتە کەوشەوە کە ئەبێ ئیلا ئەبێ تۆ بڕێەوە ئاڵتونە بۆ بکریتەوە تۆ خێرێکی خۆتت کردووە و ئینشاءڵڵا بەردەوام بە لەسەری خوا پاداشت بداتەوە و پرسیاری ئەوشی کرد کە نەخۆشە شەکرەی هەیە مەعیدەی نەخۆشە دکتۆر ئەڵێ بە ڕۆژوو مەبە ئێتەواو بە ڕۆژوو مەبە مادام دکتۆرە بە ڕێزەکان پیان ڕاگەیاندووی کە نابێ بە ڕۆژوو بی و ڕۆژووە زەرەری هەیە بۆت ئەتوانی بە ڕۆژوو نەبی ئەمجار ئەگەر لە کاتی ترە ئەتوانی بگریتەوە ئەبێ قەزای بکەیتەوە ئەگەر لە هەموو کاتێکا دکتۆر ئەڵێ نابێ بە ڕۆژوو بی ئەو کاتە فیدیە ئەدەی گونەحبار نابی فیدیە ئەدەی لە جیاتی هەر ڕۆژێک کە بە ڕۆژوو نابی نانی فەقیرێکە دەیت وەکو خوای پەروەردگار ئاماژەی پێکردووە لە قورئانە و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا هاتووە صلی الله علیه وسلم دایکی سارا پرسیاری ئەوەی کرد کە باوکی مردووە و پارەی زۆری لە جای خۆی بەجێهێشتووە ئەکرێت لە 27 ڕەمەزانە سەدەقەی بۆ بکەم مەرجێ ئیلا لە 27 ڕەمەزانە لە هەر کاتێ لە کاتەکانە ئەتوانی سەدەقە بۆ باوکت بکەی ئەتوانی خێری بۆ بکەی بەڵام وریابن ئەو پارەی کە بەجێ ئێهێڵێ ما ئەبێتە ماڵی میراتی ئەبێ ئیزنی کوڕ و کچەکانی لەسەر بێ ئەو خوشک و برانەت دایکت ئاگدار بکەرەوە کە من بە تەمام سەدەقەیە بۆ باوکم بکەیم خۆ ئەگەر لە پارەی خۆت بیکەی ئەوە پرسوشتی ناوێ هیچی ناوێ یەکێ لەو شتانەی کە بە مردوو ئەگا ئەو سەدەقە و خێرەیە کە ئەولاد بۆ یەکە ئینشاءڵڵا کارێکی باشەکەیت و خوای گەورە ئەجر و پاداش بداتەوە خێزانیشی پرسیاریەوەت کرد ئەگەر مناڵی هەبێ ئەوە هەشتێک وەرەگرێ وەثومن للزەوجەتی وەزەوجاتی مع البەنینی ئەو مع البەناتی ئەگەر مناڵی هەبێ ئەوە هەشتێکە بات بەڵێ باوشی ئەزمون پرسیاری کرد کە تەکسیەکی هەیە و ئیش و کار و کاسبی پێوکا بژێ ماڵ و مناڵەکەی پێدەرەکە ئایا زەکاتی تایە لە خودی سیارەکەی زەکات نییە باوشی ئەزمون بەڵکو لەو داهات و دەستکەوتە ئەگەر ئەوە ببێ کۆ ببێتەوە بگاتە حەدی نیساب و ساڵی بەسەرا تێپەڕێ کە ئەمە زەحمەتە لە تەکسیاشتی وا هەبێ یعنی ئەگەر بگاتە 5 ملیۆنی و ساڵێکیشی بەسەرا تێپەڕێ ئەو کاتە زەکاتی تایە بەڵام ئەگەر هەر ئەوە نەبێ ڕۆژانە بدەیتە خۆراک و پێداویستی ماڵ و بیخۆن ئەوە زەکاتی تێدا نییە کوڕەکەیشی سارێکی کڕیەوە بۆ خۆی
بۆ ژێر خۆی بۆ ماڵەوە بۆ ئیش و کار و پێداویستی ژیان خۆشە جاجار ئیش و کاری پێکە ئەمیش دیسان زەکاتی تیانێ برای ئازیزم مەگەر پارەکەی ئەوەنە هەبێ و ئیش و کارەکەی ئەوەنە هەبێ کە کۆ بێتەوە و ببێتە 5 ملیۆن و ئەویش ساڵی بەسەرا تێپەڕێ ئەگینا ئینسان سیارەی ژێری خۆی زەکاتی تێدا نییە و پرسیارەوەشی کرد کە ئافرەتێکەیە جیا بۆتەوە سەرچاوەیەکی بژێوی وای نییە دەستکورتە ئایا زەکاتی پێشێ بەڵێ بەڕێزم مادام هیچ سەرچاوەیەکی داهاتی نەبێ و ئەوەندە پارە و ئیمکانێتی نەبێ ژیانی پێ بگوزارێنێ یا ئەگەر قەرزار بێ لە کرێچیا بێ و نەتوانێت ئەو پارەی کرێ بدا ئەو ئەتوانی ئەو زەکات و سەدەقە و سەرفترەی خۆیتی بیتێ و ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئەجر و پاداشت دەداتەوە. خوشکە ئەژین پرسیاری ئەوەی کرد ئایا لە شەوانی قەدرە ئەگەر نوێژی عیشا و تەراویح تاخیرکەی بۆ سەعات 12 دروستە خوشکی بەڕێزم ئێمە جاریتر باسمان کردو ئەگەر نوێژی عیشا نوێژی خەوتنان ئەگەر بە جەماعەت بێ تاخیر بکرێت چاکە بەڵام ئەگەر بە تەنها ئەیکەی لە ماڵەوە بۆ خۆت ئەوە نوێژی عیشاکە لە کاتی خۆیان بکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم باشترین و خۆشەویستترین کردەوە بەلای خواوە نوێژە لە کاتی خۆیدا بەڵام تەراویحەکە ئەگەر تاخیریشی بکەی قەی ناکە ئەتوانی ئێوارە دوای عیشا تەراویحەکە بکەیت و شەو نوێژی تر بکەیت یا تەراویحەکە تاخیرکەی سەعات 12 شێوەیەکەی کێشە نییە بەڵام نوێژە فەرزەکەت هەوڵ بدە لە کاتی خۆیان بێ چونکە پێغەمبەری خوا فەرمێ باشترین عیبادەت نوێژە لە کاتی خۆیان ئەمجا فەرمووی پورێکی هەیە کە مێردەکەی نوێژ ناکە معاشیان هەیە و بەشیان نەکات ئایا زەکاتیان پێشیە نەخێر زەکاتیان پێ ناشیە مادام بژێویان دابین ببێ ژیانیان بگوزارێ ئەگە تۆزێکیش بە فەقیرانێش بێ معاشیان هەیە و پێی ئەژین و بەشیان نەکات ئەوە دروست نییە زەکات وەربگرن ئەگەر وەریشی بگرن بە دڵنیایە و گونەحبارە بن و ئەو پارەی حەقی فەقیر و هەژار ئەکەوێتە لایەنەوە ئەکەوێتە ئەستۆیان. خوشکە نازەنین لە هەولێرەوە پرسیارێکی کرد کە خەوی بە پێغەمبەری خوا بینیوە صلی الله علیه وسلم ئایا قەراری دا و حیوانێ بکا بە خێر یا چی بکا خوشی بەڕێزم ئەگەر بالفعل تۆ خەوت بە پێغەمبەری خوا بینی بێ بەو نیشانە و بەو سیفەتانەی کە وەصفی پێغەمبەری خوای پێکردی عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی ئەو مژدەیەکی خۆشە و مزگیانەیەکی خۆشە و یاخوا پیرۆزت بێ داواکەم لە خوای گەورە ئێمەش بە خزمەت پێغەمبەری خوا بگەینێ صلی الله علیه وسلم دڵت بۆ خەوە خۆشە و حیوانێکەکەی بە خێر بیکە بە خێر بەڵام نەک بڵێ ئەم حیوانە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڵێ یا ڕەبی خوایە ئەم حیوانە وەکو شوکرێک وەکو دڵخۆشیەک دەرێ بڕم وەکو یارمەتیدانێک بۆ فەقیر و هەژارەکانەکەم ئەمە لەلایەک و لەلایەکی تریش هەوڵ بدە زۆرترین سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدە صلی الله علیه وسلم. کاک عوسمان فەرمووی کوڕەکەم فەقیرە و کرێکارە و ئیش و کار و کاسبی ماوەیەکی زۆر نییە و نەخۆشە و ئایا زەکاتی پێ بڵێ زەکاتی توانی بدەیتە مادام کرێکاریەکە و داماوە و بەشی ناکە ئەوەی کە پەیدایەکە و یا ماوەیە زۆری ئیشی نییە و نەخۆشە ئەو کاتە ئەتوانی سەدەقە و خێر و زەکاتەکانی بدەیتێ. باوکی ئیلاف فەرمووی قسەی ناشیاوم کردووە عەسەبووی بووم ئەمڕۆ توو ڕەبووم ئایا ئەبێ خوا لێم خۆش بێ بەڵێ برا عەزیزەکەم دەرگای خوا هەمیشە واڵایە ئەمە مانای وانی ئینسان ئیتر گوناه و تاوان ئاسایی بێ بەلایەوە بەڵام مادام ئینسان هەڵەیەکی کرد پەشیمان بێ و تەوبە بکە بگەڕێتەوە بەلای خوا داوای لێخۆشبوون لە خوا بکە خوای پەروەردگار لێ خۆشەوە بەتایبەت لەم مانگەیە کە خوا لێبوردنی زیاترە دەرگاکانی بەهەشت هەمووی کراونەتەوە بەڵام هەوڵ دە ئینشەڵڵا خۆت ڕابێنە واز لەو خوانە بێنە دان بگرە بە خۆت و جارێکی تر ئەوها هەوڵدە عەسەبی و تووڕە و قسەی نەشیا و ناشرین مەکە لە مانگەیە لە هیچ کاتێکا مەیکە. پرسیارە تریشی کرد کە ئایا مۆبایل فرۆشتن بە قیست و بە قەرز دروستە بەڵێ دروستە و ئاساییە تۆ ئەو مۆبایلە ئەفرۆشی وەروە پرسیاری چەکیشی کرد تۆ ئەو جارە با پرسیار لە باسی مۆبایلەکەگەن ئەسڵ وایە مۆبایل بۆ کاری باش بەکارهێنرێ ئەمجا ئەم کەسە لە ناوچەوانی نەنووسراوە کە تۆ ئەم شتەی پێفرۆشی پەیوەندی حرامی پێوەکە یا پەیوەندی باشی پێوەکە ئەسڵ وایە ئەمە ئالەتێکە و ئیسفادەی لێ ئەبینرێت تر کابرا خۆی بۆ خراپبەکارێنێ خۆی تاوانبارە. مەسەلەی چەکیش بەڕاستی لە کاتی فیتنە و بەڵاو ئاشوو با دروست نییە بفرۆشتێ کە تۆ بزانێ ئەم چەکە خەڵکی پێ کوژدێ و کێشە و سەرێشەی پێ دروستەکرێ و بشێوی لە کۆمەلگایە دروستەکە و خەڵکی پێتی ڕۆرەکە گوناحەبی فرۆشێ و کاتە بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئەسڵا چەک فرۆشتن حرام نییە ئللا لە ئەوقاتی فیتنەیان نەبێکە
دروست نییە بفرۆشرێ یان کەسێک سوور بزانی ئەم چەکە ئەکرێ ئیشی خراپی پێوەکە ڕێگریەکە لە خەڵک یا خەڵکی پێکوژێ یا خەڵکی پێترسێنێ ئەو کاتە دروست نییە پێی بفرۆشی. و کاک هەڤاڵ لە دەربەنی خانەوە فەرمووی شەشەڵان ئەگەر بکوێتە بەر دووشەم و پێنجشەمە من عادەتم وایە دووشەم و پێنجشەمەگرم ئەگەر بکوێتە بەر دووشەمە و پێنجشەمەوە ئەوە ئینشاءڵڵا هەم خێری شەشەڵەکەت بۆ ئەنووسرێ و هەم خێری دووشەم و پێنجشەمەکەیشت بۆ ئەنووسرێت. و پرسیاری ئەوەی کرد کە دایکی بە دانیشتنەوە نوێژەکات لەبەرەوەی ئینزیلاقی هەیە و ناتوانێ و سەر ناخاتە زەوی. بەڕێزان هەر کەسێ نەیتوانی لەبەر نەخۆشیەک لەبەر عیلەتێک لەبەر ئازارێک بە پێوە نوێژکە ئاساییە بە دانیشتنەوە نوێژ بکە. ئەگەر بە دانیشتنەوە نەیتوانی بەڕاکشانەوە هەموو ئەمانە فەرمودەی پێغەمبەری خوای لەسەر صلی الله عليه وسلم و ئاەتی قورئانیش پشتڕاستی ئەکاتەوە فاتقوا الله ما استطعتم لا يكلف الله نفسا الا وسعها مادام ناتوانێ بە پێوە دانیشێ با ڕاکشێ بە پێوە ناتوانێ بە دانیشتنەوە بە دانیشتنەوە ناتوانێ با ڕاکشێ چۆن توانی بە گوێرەی تااقەت و توانای خۆی ئینشاءالله خوای پەروەردگار لێ قبوڵەکات. کاک نەبەز لە قەڵازیە فەرمووی 7 ملیۆن دینارم هەیە و بەڵام ئەرزێکیشم هەیە ئەوە بیفرۆشێ بەس ئێستا مشتری نییە. برا ئازیزەکەم جارە تۆ لەلایەک 7 ملیۆن قەرزاری لەلایەکیش ئەرزەیەکت هەیە ئەم ئەرزەیە دانی بە پارە پرسیاری چەند نووسینگەیەک بکە بزانە ئەم ئەرزە چەندێکەکە لە ئەمڕۆیە. ئەگەر سعرێکی دیاریکراوی هەبوو بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە 15 ملیۆن بکە تو ئەو 7 ملیۆنە قەرزەی لێ دەربکە چونکە وەکوایە نەدبێتەوە ئەو 7 ملیۆنەی لێ دەرکە 8 ملیۆنە تەمێنێ ئەو کاتە زەکاتەکەی لێ دەرەکەی. بەڵام ئەگەر ئێستا هیچ کەسێ سعری پێ نادا و لە بازار هیچی ناکە سعری معلوم نەبوو ئەوە پەلەی لێمە کە تا ئەو کاتەی بۆ تڕوو نەبێتەوە تا سعری دەرەکەوێ ئەو کاتە بیخەمڵێنە بە پارە ئەو 7 ملیۆنەی لێ دەرکە و باقیەکەی ئەگەر ئەوەندە مابوو کە لە حەدی زەکات و نیسابە بێ ئەو کاتە زەکاتەکە لە باقیەکەی دەربکە. کاکدارە پێشنیارێکی کرد کە ئەوانەی کە گیراوە نیاسەجن یا بەوەی تاوانێکەوە ئینسان خێر و سەدەقەیان پێ بکە و یعنی کارێ بکە ئیسلامەتی لە بەرچاویان جوان بێ. ئەگەر ئەو کەسە ئومێدی خێری لێ بکرێ ئەوە ئیشێکی باشە. بەڵام ئەگەر تۆ بیدەیتێ ئەو بیدا بەشتی خراپ یا بیدا بە تلیاک یا ئیشی خراپی پێ بکە ئەوە دەستبارگیریە بۆ خراپە. بەڵام ئەگە بزانی ئەم زەکاتەی تۆ ئەم سەدەقەی تۆ ئەم خێرەی تۆ ئەو کەسە شیاوە بیدەیتێ و بەهۆیەوە ئەگەڕێتەوە پەشیمانە بێتەوە خۆشەویستی دینی زیاتر لە دڵات چەسپی ئەوە ئەو کاتەقەی ناکابیتێتی و کارێکی زۆر چاکە. کاروان پرسیاری ئەوەی کرد کە بەڕاستی لە هەنێ لە کەناڵەکان فیلم دابەزێ سوێنی دروی زۆر تیا ئەخورێ سوێنی نەحەقی تیا ئەخورێ ئافرەت بە جۆرەها شێوە پیشانە درێ ئایا سیر بکرێ یا نەکرێ وەڵڵاهی من بە چاکی نازانم سیر بکرێ. بەڕاستی ئەو فلیمانە کە درۆ دەرەسەی تایە خەڵک فێری ئەنواع وەشکاشتی خراپەکەن جۆرەها موسەلسەلی تورکی هاوردە کراوە بەبێ فیلتەر بەبێ ئەوی لەگەڵ دین و ژینی ئەم خەڵکەیە بگونجێ بە تایبەت لە مانگی ڕەمەزانە کە کاتەکانی هەمووی ئاڵتوونە کە کاتەکانی هەمووی پیرۆزیە گوناحە دانیشی بە دیار موسەلسەلەوە گوناحە دانیشی بە دیار شتێکەوە کە ئەسڵ وەساسی نییە کە کاتەکانت لێ ئەدەزێ کە ماڵ و مناڵت فێری خوڕەوشتی خراپەکە کە نەریت و عادات و تەقالیدی وڵاتانێک کە لەگەڵ وڵاتی ئێمەیان ناگونجێ و موسڵمانین هاوردە ئەکرێ بۆ وڵاتی ئێمە و کاریگەری لەسەر ماڵ و مناڵت دروستەکە. بۆیە بەڕاستی واجبە ئەو فلیمانەی کە شتی خراپ و شتی نەشیا و پیشانەدا و ئافرەت ڕۆڵی خراپی تیابینێ پیاو ڕۆڵی خراپی تیابینێ شیرازەی کۆمەلگا تێکەدا عادات و نەریتی خراپێنێتە نێو کۆمەلگاوە بەڕاستی حەقی خۆیەتی سیر نەکرێ و گوناح حەکات بە دیار ئەو فلیمانەوە بەسەر ببرێت. پەیوەندی کۆتاییمان کاک محەممەد و لە سلێمانیەوە فەرمووی من ئیشی کرین و فرۆشتنی سیارەکەم و دەسمایەک بە دەستمەوەیە بەڵام هەندێک پارەیش قەرزارم ئایا ئەو پارەیە زەکاتی لێ دریانە. برا ئازیزەکەم تۆ هەندێک پارە بەدەستەوە ئیش و کاری پێەکەی لەو لایشەوە هەندێک پارە قەرزاری تۆ ئەو قەرزارەی لێ دەرکە بزانە چەندێ پارە تەمێنێتەوە لەو باقی کە ئەمێنێتەوە ئەتوانی زەکاتەکە دەربکەیت چونکە ئەو پارەی کە قەرزاری هی تۆ نییە. ئێستا حتا لە شەرع باسەوە کراوە ئەگەر کەسێک 10 ملیۆنی هەبێ بەڵام لەو 10 ملیۆنیش قەرزار بێ ئێوە هیچی لەسەر نییە چونکە ئەو پارەی خۆی نییە
تۆش ئەو قەرزەی لێ دەرەکەیت و باقیەکەی زەکاتەکەی بدە برا عەزیزەکەم. و هەروە پرسیاری ئەوەیشی کرد کە خێزانی حامیلەیە ئایا چی بکا بۆ ڕۆژۆکەی فیدیە بدا یا بیگرێتەوە. برا شیرینەکەم طبعا ئافرەتی حامیلە و ئافرەتی شیردەر ئەگەر بزانن ئەو بە ڕۆژوو بوونە زەرەریان پێگەێنێ بە خۆیان یا بە مناڵەکەیان یا پزیشکە بە ڕێزەکان ئەڵێن نابێ بە ڕۆژووبی زەرەر و زیانی هەیە بۆت ئەوە توانن بە ڕۆژوو نەبن. بەڵام ئەگەر لەشی ساغ بێ و توانای هەبێ و ئەو ڕۆژە کاریگەری لەسەر دروست نەکا ئەوە بێ بە ڕۆژوو بێ. جا ئەگەر لەو جۆرەیان بوو کە لاوازە بوو مناڵەکە عەزێتی پێگەیشت یا خۆی عەزێتی پێگەیشت یا دکتۆرەکان پێڵێن نابێ بە ڕۆژووبی ئەو کاتە دروستە بە ڕۆژوو نەبێ. بەڵام جمهوری عولەما وەڕەی ڕاجح و بەقووەت و بەهێز ئەوەیە کە لە کاتێکی ترە ئەو ڕۆژۆ بگێڕێتەوە. سا ئەگەر هەر نەیتوانی لە هیچ کاتێکی ترا بگێڕێتەوە ئەوە ئەو کاتە فیدیە ئەدات. ئەمە خۆشەویستانم وەڵامی پرسیارەکانی ئەو خوشک و برا ئازیزانەیە کە ئاڕاستەی بەرنامەکەیان کرد. ئومێدەوارم جێگەی خۆی گرت بێ وەمای سوود و کەڵک بوو بێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. لە خوای گەورە پاڕێمەوە بە ناوە جوانەکانی خۆی بە ئیسمی عەظەمی خۆی لە ئەجر و پاداشتی شەوی قەدر هیچ لایەکمان مەحروم نەکات. یا ڕەبی خوایە لە گوناه و تاوانەکانمان خۆش بی، لە گوناه و تاوانی دایک و باوکمان خۆش بی، لە گوناهی مردوەکانمان خۆش بی یا رب العالمین. عاقبەتمان بەخێر بگێڕی، هیدایەت و تەوفیقمان بدەی، ئیصلاحی حاڵمان بکەی. ئەوانەی نەخۆشن یا رب العالمین شیفای بەخێریان بۆ بنێرە، ئەوانەی قەرزارن دانەوەی قەرزەکان بۆ ئاسان بکە، ئەوانەی گرفتیان هەیە لە ناڕەحەتیان ناخۆشیان یا رب العالمین دەروی خێریان لێ بکەرەوە. یا ربی خوایە بە ناوە جوانەکانی خۆت و بە سیفەتە بەرزەکانت لێتە پاڕێمەوە هەر مسلمانێک لە هەر شوێنێکی ئەم دنیا پێویستی بە دوعای خێری ئێمە هەیە خوای بی بەهانایەوە و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە یا رب العالمین. ڕۆژوو و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان لێ وەرگری. ئەو برا خۆشەویستانەیش کە لەگەڵ ئەم بەرنامەیە ماندوون وەکۆڵێ سەربازی نەناسراون کە ئەم خێرە ئەگەێنن بە ماڵەکانی ئێوە یا ربی خوایە باشترین ئەجر و پاداشیان بیتەوە، یا ربی خوایە سەرکەوتوو سەرفرازی دنیا و قیامەتیان بکەی و ئەم بەرنامەیش لە ئێمە قبول کەی یا رب العالمین. آمين آمين. وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.